جه دنگ امریکا ل واشنطن پایتخت سلاوورز ایرو 11 ماه گلان سال 2021 هفکاری من جانی دیلان و اصالح دمیجرم به خیراتنا و بینرن هیجاد دکن و برنامه کرد کانکشن پیشکش دکن. ایدمتان خوش. سروکی امریکا جو بایدن لم هفته دا لگل یاسا دناران کد بیتوا بۆ دۆزینەوەی زمینەی هاوبەش لەسەر پلانەکانی چاکبوونەوەی ئابووری کە بریتیان لە خەرجکردن لەسەر ژێرخانی ئابووری چاودێری مناڵان و پەروەردە. قسەکان لە کاتێکدا دیان کە ئەمریکا کەمتر لەوەی ڕاگەیەندراوە لە چاکبوونەوەی پێشبینی کراو لەسەر کاردا مەزراندندا. لەگەڵ نوێترین ژمارەی دامەزراندنی کار لە وڵاتە گرتوەکان وا پێشان دەدات کە ئابووری ڕێگایەکی درێژی لە بەردەمدایە بۆ چاکبوونەوە لە پەتای ڤایرۆسی کۆرۆنا. سەرۆک بایدن لەم هەفتەیەدا لەگەڵ یاسادانەران ڕاوێژ دەکات بۆ گوشارخستنە سەر پەسەندکردنی فەرەوتر لە 4 تریلیۆن دۆلار لە خەرجکردن لە دوو زەمینەدا ژێرخان و خانەوەدا. وەزارەتی کاری وڵاتە گرتوەکان دەڵێت ڕێژەی بێکاری لە مانگی ئاپریلدا بۆ 6.1 بەرز بۆتەوە کەمێک بەرزتر لە ڕێژەی 6.0. کارفەرمایانی ئەمریکای لە مانگی ئاپریل 266,000 کاریان زیاد کرد بە وتەی کاربەدەستانی کار زۆر کەمتر لەو 1 ملیۆنەی کە لەلایەن شروعەکارانەوە پێشبینی کرا. بایدن داکۆکی لە هەوڵەکانی بەڕێوەبەرێتەکەی و پاکێجی گەورەی چاککردنی ئابووری کرد کە لە مانگی سێدا بەبی پشتیوانی کۆمارەکان پەسەند کرا. It was designed to help us over the course of a year. وەدا ڕێژرابوو کە لەماوەی ساڵێک یارمەتیمان بدات نەک 6 ڕۆژ ساڵێک هەرگیز بیرمان لەوە نەکردەوە کە پاش 50 ڕۆژ هەموو شتێک باش بێت. سەبارەت بەوەی بۆچی چاکبوونەوەی کارەکان لە وڵاتە گرتوەکان سست بووە ناکۆکیەکی زۆر هەیە. هەندێک لە شارەزایان ئاماژە بۆ بربەستانە دەکەن بۆ ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە بۆ سەرکار وەک دەستپێگەهێشتنی گسنووردار بۆ چاودێری مناڵان و خوێندگا کە بە تەواوی نەکراونەتەوە. ئەوە بە تایبەتی کاریگەری لەسەر ژنان هەیە. هەندێک لە کۆماریەکان مشتومڕیان لەسەرەوەدایە کە پێدانی پارەی فراوانی بێکاری زۆر بەخشندەیە و هاوڵاتیان سار دەکاتەوە لە گەڕانەوە بۆ سەرکار. پێدانی پارەی بێکاری زۆرتر لەوەی کە کەسێک کار دەکات ژینگەیەک دروست ناکات کە هەندەر بێت لە گەڕانەوە بۆ سەرکار. بەڵام هەندێک لە گرۆپەکانی پێشکەوتوخواز دەڵێن کێشەکە ئەوەیە کە بۆ زۆر لە کارەکان موچە زۆر کەمە. موچە لەم کاتەدا ئەوەندە کەمە ئەو کەسانەی ئێمە پێویستە لەبارەیانەوە باسی بکەین لەبارەی ئەو ڕاستیەیە کە خەڵک ئەو کات دەگەڕێنەوە سەرکارەکانیان ئەگەر تو موچەی چینی کرێکارت هەبێت ئەگەر موچەی ژیانت هەبێت. وەزیری خەزینە یاخود دارایی ئەمریکا جانەت یێلن لە هەفتەی ڕابردوودا وتی لەو بڕواایەدایە وڵاتە گرتوەکان لە ساڵی داهاتوودا دەگاتە لەسەر کاردا مەزراندنی تەواو و ژمارەکان وانیشان دەدات هێشتا تەواو نەبوون. بایدن دەڵێت لاوازی گەشەی کار وا دەکات خێراتر بێت بۆ پەسەندکردنی پلانەکانی خەرجکردن لەسەر ژێرخانی ئابووری هەروەها لەسەر خانەوەدا وەکو فراوانترکردنی لێخۆشبوونی باجی منداڵ. هەردوو پلان داوای زیادکردنی باش دەکەن لەسەر ئەمریکای دەوڵەمەندەکان و کۆمپانیاکان کە زۆر لە کۆماریەکان دژایەتی دەکەن. لە ئالیەکی کۆمبوونەکە بە هەفتایەن خۆیان ئەوروپیرە لە بروکسلێ وەزیرە دەرڤەی ئەڵمانیا هایکۆ ماس گوت کۆ دەم گەلێکی بنگەهینە ji بۆ گفتوگۆیên veجandana rêkeftina navûkiya li gel Îranê li Vîyenayê. Wî got ku guftûgo di atmosfereke baş de dibin lê wî gazina demê kir û nîşan bi wêyekê da ku divê ew garantî bikin ku Îran nikaribe çekê navokî vehewîne. Ji bo şîrovekirin û rûnîkirina vê mijarên habiriya Skype şîrovekarê siyasî Erselan Cewdet ji Vîyenayê bi me re ye. Dem baş mamoste Erselan dem çi qas ji bo Ewropiyan girîng e di van guftûgoyên bi Îranê re? دماغي باش لو ريز بوا وجبت مشاواني بوا يا راستي قوا بحث دمت تذكرن دو مسألة دا نهوا چند روزه در بازگوی مدید آلیه کی روزه‌های دیویژن کو یعنی او بیژن به وک برپرسی یعنی بردو کی وزارت دربه امریکا دوی کو
ایران لبو تفگرک جبوی که پیتاندنا اورانیوم زیادتر بکه و چه بکه خستیه گروکت بیشن آلیه که دن برپرسی سیاست داره و یا اروپا جای تشتکی وسا آنی زمان کو وکی کوه گوتی 2 هفته پیشیام دایی 2 هفته پر گرینگ بن یا راستی ده افتش ند زیده ده تناقض ایرانه راسته جبر کو امتزانن قدر 10 روز دن وقتی آژانسی که وقتیش بوی ودانانی تدی کامera چاودیری البته وقتی من خلاص بل ایران و وانا دخوازم کدوم که کرتا بگیجنه انجام کی جبوی اروپا بگشتی جبوی روز اوا و ام بیژن سری داج امریکا افتش باشه که ارسلان یعنی اگر نگیشتن انجام کی دوان 2 هفته این پیشته اگر نگیشتن انجام کی و دمه یعنی ایران اوشیان هنه کو کار به براستی بگه قناغه که کویدی و گرجه نبه یعنی سر آستا جوا کناو نتاوی از دوی باورده ما لگور همو جیدر آنجی که تین بحث کرن ایران وی تنی وکه کارت کی وکه دوین گوشار ده دست خود هشتیه جبر که روشا عبوری و روشا سیاسی ده ایران ده حاله که دارمان دایه حاله که نوچون دایه و ایران وی وکه کارت دست خودت بینه آلیه گیدنجی اگر کو دم دریج دبن دیالوگ تدی نه دیالوگی کو تین کرن نه به آوای کی ام 24 ساعت یا روزانه لسر بسکنن و هندکی کنسانتره من لسر دیالوگ هندکی وکه با آوای کی چون هاتن حتی نه پنج رونشتنه لیت یعنی تشتک هنه هاتی خویا کن جبر کو اوجی صدمه نخواهنه اگر بیژن عالی ایرانی صدمه و بکرتی بیژن او نه ایرانی دا هلبجارتنی سر و کماریت پیشتنه هیزن کنزرواتیو دی ایرانی دا نخوازن براستی او پوان بگیشه حکومت کنه ها ام بیژن دستلات روحانی آلیه گیدن مجلس دست کنزرواتیو اندایه و اگر که به شکلی بچپیش و به شکلی که باشه ببوره که ارسلان از آخافتنه تدبرم یعنی هبونا کسن کنسرواتیو محافظ کار لسر دستلات ایران یا نرمره یا کسن ام ببیجن اصلاحی اوانا جبو اوروپیان جبو او امریکا چه قاس گرینگ دفاعنا خافتنان دا یعنی کی جوان لسر دستلات او قاس گرینگ بووان یا راستی هم اره و هم نه جبر کنها ایرانه کسی که اگر کنزرواتیو بیت سرکار جبو ایرانی و که او جاوی تهران دا و که حزبونا دست خود بینند و دانستاندران دا عالی اوروپی هر شخص که اوروپی بخواد زانن روجوایی بخواد زانن که بریارا داوی دست خامنه ای دایه لی جبوی و گرینگه که بزانه به سر حکومت پیشی یه پیشی همه ل ایران یکی به جبوی و گرینگه که بزانن افکیه سر بکی جان عالیه ام بیژن و که بخواد بین میانه رو تندرو کنزرواتیو اوج بوی با گرینگه لی وقت تگوچی بریارا نهایی بریارا داوی دست خامنه ای داره و یکی اوروپی بخواهی دزار باشه یکی ارسلان یعنی انها امریکا هناك داخواز هناك جبو وقر جاري كدن وقر نوفا ام ببيجن ركفتنا 2015 هر حال رنگ ایرانیان جی هناك داخواز هبن اوروپی دوی دريدا جیاوازی وان ایرانیان و امریکان دوی درباره دا چیه یعنی اوروپی چه ایرانی خوازن دوان آخافتن نده ام بيجن اوروپا البركو دریه نزیکی هری نزیک جبو ایرانی صبح تقینک ایرانی چی بگه مثلا عراق دا مثلا سوریه دا مدید و اوروپا لوی مسئله هندکی چاوتر سی بوله جبو اوروپا تشتی هری باش او مسئله با اوایی که دیپلوماسیک هر چه قاسجی ریکفتنک دمکی بجی لرزوک بجی با اوایی که دمکی او مسئله بیچارا سرکرن او مجبور نبن که دست ببنه بر هیرشن چکداری یا دستیوردانکی چکداری بیت کردن جبوی اوروپا افتش گرینگه بقول لك يا ارسلان از خافتن تدبرن جبر دم مكين مايا او ده ايراني راغاند بوكو او يعني بوجاره كي راغاند كو او با خافتن لقل عربستان السعوديه رانا بيجي بيونديا في با خافتن راس راسين فيانا هنا لتنا اگرتو برسوام كرتي بدي بديتنا من بيوندين خو او دوال گره سر سیاست ایرانی یا هرمی
ایران دعالیه کی ده هم چکان ده ولاته کی کو برجواندین سعودی عربستان سعودی تیشینه و که مدید بحر عرب دا او یمیه که هاتی گرتن دعالیه کی دن ده عراقی پیوارد رودنه عالیه کی لویانا به روجاوای رودنه سر دوسیا ناوکی بله زلال بو از دعوالی بورنه دکم شیروکاری سیاسی ارسلان جودت ویا نایب مراوی گلک سپاس بو باشتر بوناته سپاس باش نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. دوێنی کەریم ئەسەد ئەحمەدخان ڕاوێژکاری تایبەت و سەرۆکی تیمی لێکۆڵینەوەی نەتەوەی گرتوەکان بۆ بەرپرسیارەتی لەو تاوانانەی لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە لە عێراق ئەنجام دراوە بە ئەنجومەنی ئاسایشی وت لەسەر بێنەمای لێکۆڵێنەوەی سربەخۆیی تاوانەکانمان و بەڵگەی ڕۆن و باوەڕپێکرا و پشتڕاستی دەکەم کە لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە لە دژی ئیزیدیەکان ژنۆساید ئەنجام دراوە. هاوکارمان دەخیلی شەموو لە ڕێگای سکایپەوە لەگەڵ موراد ئیسماعیل سەرۆکی ئەکادیمیای شەنگال لە تێکساس دواوە سەبارەت بەوەی ئاخۆ ئەم بریارە و ئەم ڕاگەیاندنەی کەریم خان چ لە دووزی ئیزیدیەکان زیاد دەکات. یەکێ دەخل گەلک سوپاس ڕاستی دوهی ئەو بریارە دروست چێبووی ji ba یونتادێ بریارەکە گەلەکە تایبەت بوو بۆ ملەتی ئێزیدی و بۆ کەیسێ ئێزیدیا کە پشتی 7 ساڵە مەسئلەی جنۆساید هاتە ناسبوونش ئالیە سیاسی لەش ئالیە یاسایی بە ئەوش ئالیە قانونی بە نەهات بە ناسبوون کە ئەو جارە بەریە وەکی لیژنەکە تحقیقی کۆمیتێک بێتە چێکردن ئەو تحقیقی بکەن سەر ئەو جریمە بسەر ئێزیدیا هەدادەکردن و بژێت جنۆساید شتێکی گەلێکی مەزن بوو کە ئەف لەسەر دەلائیلە و سەر ئیثباتاتێت هاتینە دیتن هەر وەزا مەلەکەت قەضایی البەرامبەری بتری 1400 داعشی هاتنە دانین شتێکی گەلێکی باش و ڕاستی بۆ ملەتێمە. یعنی کەکی منات بێژی ئەف پێنگاوەک قانونی یاسایی بوو چما ئەو پێناسینێن بەری نەهام بزان کۆنگرسی ئەمریکی کۆمیسیۆنە مافی مرۆڤان یانەتەوێنێن گرتی پەرلەمانی ئەوروپی گەلک وڵاتان حکوومەتان پێناسین کریە و ئەفیا داعش کردی لە دژی ئێزدیان جنۆساید بوو یعنی فەرقاوی ئەوە ئەف پێنگاوە قانونیە؟ طبعا ئەو ژیا گرنگ بوو ئەو ناسبوونە هاتی دانین بە ئەمریکا وش بە ئۆروپیا وش بە ئەمبێژن ئالیە دیتر گەلک یا گرنگ بوو ژ بەروێ يعني دعم سياسي پشتیبانی سیاسی و یا دیپلۆماسی بۆ کەیسێ ئێزدیا چێکرد لێ بڕاستی ئەو بریار هاتنە دانین لەسەر ئەساسێکی سیاسی و نەسەر ئەساسێکی تحقیقی مەسئلە یونتادێ یونتاد بتری 2 ساڵە لەبێ مەسئلە نێرین و القضايا يعني قضايا بقضية كوتش وسولا ودبري دي شنغال القضايا همو كان نيرين بيشتي البان قضايا نيرين وبيشتي مبيجن كاركي قانوني كوراي هاتكرن اوان ديت اف مسألة جنوسايد بو جنوسايد سياسي وقت بيتا ناس بون يعني مجال هاي تقاري بيجي اخشتي چوينا نا مبيجن چه نبويا بس وقت مسألة البا يو ان بيتا چيكرين دەستەی UN و دەستەی محامی وەکە کەریم خان و ئەوانە و تیمەوی بێتە چێکردن و بێ حالی جنۆسایدۆکی گوتی کە ئەساسا وێ چێت بە ئەساسەکە قانونی ژێرە چێت بە هەروەها طبعا فرصەتێک داما دەرفەتێک داما کە داهمکاری بن ئەو یە دەستێوانوان جەریمە دەهێنبینە عەدالەتێ پشتینەوە هەلبەت مۆرکاوی راپۆرتا داوی پتر وەکو بێژن یانەتەوەی نێگرتیە و لەسەر ئاستی نیفنەتەوەی وێ بێتە ناسکردمانەوە سایە بتایبەتی ئەڤ لەسەر مستەوای UN هاتە ناسبوون لەسەر مستەوای مەجلس الأمن وەکی مەجلس الأمن ئەف یونت هات بکارئینان لەسەر مستەوای مەجلس الأمن هاتە بکارئینان ئێزیدی وەکی گوتیکارن خطوە یا دوو سەرڤێ ئاوا بکەن کە خطوە دێ سەرڤێ بێتە ئاواکردن محکمەکە دەولی بێتە چێکردن و هەروەسا محکمەکە العراق و ئەقلیم کوردستانجی بێتە چێکردن و دەبەرێ دیژێن بێژنوەکی شمال شرق سووریا کە بێ دەستێوان داعش دەهەی محاسبەوان بێتەکردن و هەروەسا باسی بەهۆردن پشتەبانیش مجتەمەعی زیاتر ببەش مەسئلەی ئەمنیەتیش مەسئلەی پێشە ڕۆژاوان بەڵێ هەلبەت ئەمێ بەحسا پێنگاوێن بێت بکن کانی پێنگاوا بێ وێ چاوە بەوێ چ بە لێ ئەم نها لەسەر شاشی مەدیت نادیە مراد هەلگرا خەڵاتی نۆبن و چەند کەسین دیژی
دوێ جivîna netewênekirî de axiftin gotinên wan li ser çî bûn wan çi dixwest براستي قلتني نادية وأمل كلوني كوكي محامية إسديايا بشتي بجن قضية إسديا رابول سر مستوى دولي وهروسا ركراوت إسديا هموجي إسدي دخازنها بشتي بمسألة تحقيق محكمة بيتشي كنشبه كمحكمة كنت نشد بان ملفة تقديمي محكمة بكي طلبي إسديا رئيسي بشتي بمرحلة دبرت إزديا بنا آراء كونوا خلق زبرة معرضهم بجنا أول آلية تعويضات هذا قانون الناجيات بتماشان ليه بو مسألة عدالة وبو مسألة مساءلة طلبة إزديا أنها محكمة بتشكل عراق و هەرێما کوردستانی چەندی ئامادەنا vê راپۆرتان نەتەوێنێ گرتی وەکا بەلگە ئەو بەکاربێنین ji بۆ ku دادگەها دابنێن یان ji بۆ ku کارێکی قانونی ئەو بکەن إنها بلان أو دياسة هاتمينا بيشينان يكل أقليم كردستان ويكل شالية حكومة عراقي طبعا إز ديج دخازن وهرملتي ديج العراقي دخازن وكردستان دخازن كياسايا عراقي وياسايا كردستان جريمة مازن وكي جريمة جنوسايد وجريمة حربية وكي قوتي ببينا إيرو تزاني قضايا عراقي تبس محكمات شد كالسر قانون 4 إرهاب أو قانون شارية إرهابي براستي أو حقي إيزيتي أو حقي كسينا لدي أم دخازن خلال هذه سالاته وان هردو سالته كأو ياسايد إيرو البر برلماني أقليم كردستان وهي عراقي هردوكا براستي رأي إيزيتي بيتوار قردن إيزيتي قاربن دنگي خواه بدن وقرباني إيزيتي قاربن دنگي خواه بدن أو دو محكمي باش بينا تشكرن يكسر مستوى عراقي ويكسر مستوى أقليم وهروسا محكمة كسر مستوى دولي جيبت تشكرن بر مسألة داعش مسألة دولية كعنصر داعش أعضاء داعش لكردستان السورينا بهزارة العراقنا لأقليم كردستان هر وصل دولتي دي وكي ألمانيا وكي فرنسا لأوروبا لأمريكا وكي بيجن كداعش شرك خراوة كان دولتي ولازم محكمة ويجي أنا دولتي بي لدور هالبجارتنين سروكاتيا سوريا كده 26 في مهدا بين الدار خصن بأمنير دنجي أمريكا القامش لو نرينا هن خالكي برو وان بیرو بوچونین خواه لدور وان هلبجارتنان و انجامین وان در برینو گلک جوان دبیجن انجامین هلبجارتنان جنهاوا دیارن. دروشك دغو آلوزيا سوري برتفل هفبويه رژیم سوریه ببریار گو هلبجارتنین سروکاتیا کوماری لولات دار بخینه جواکا ناو نتوی و ریوبریا خوسر و دجبریا سوریه دبیجن گو اف هلبجارتن نراوانه جبرگو ند چارچوبیا بریارا کنسیا اولکاری نتوین یکبوی 22 54 قالوا كولانا كردين سوريا تشاو افان هالبجارتنان دنرخينا عبد القادر حسين ولاتيه كاجقام شلويا دبيجاغو بشتي افقاس كشتن وكوجبري هالبجارتن رجيم سوريا بواتيا نراوايه زانغو نشرعيه زانغو ملتي هانا هاتي عباده كرين هاتي كشتن سوريا ويران بوا تكستي دنمايا يعني او خوش منو تشهد زانن اي مصلحتها خخرانا كناد نبي يا بملتي هانا واگر مصلحتها خخرا حاجه بتشكا كاري كاري ملت ركربانا وي وضع ايرو نهالو بانا نرينا كردين قامش لوي ينجو نرينا اخوه بدنجي امريكا را بارفكرن دبيجنجو او ناشن دغداني لسدم وشرفي وانجي جودابون دبيجنجو مابونا بشار الاسد سروكي رجيم سورياي ان تشوناوي وي چاره لسوريا تنبه ولا رئيس خذت تشتكي فالاي يعني المشكله انا مشكله الرئيس فا عراق فا ليبيا ورئيس شو مشكله واحد نبو وبشار هري ويحلبه خذيه بهتر ويخرابه لغوري ولاتيه كي دنگو باوري بريجيم تنيه وهالبجارتنينغو ند بن چافديريا جواكا نافنتيوي به وينراوابن لغوري منير حسينغو هالوسطا كردان بآلي بجه البجارتنين بشار الاسد ويباشتر به او حر جانب انتخابات قوتيه بس شرط كرد او موقفه محايد بالدرايه متشتري هنرين دنهنه قوتي ده هيفي جيشاري نمايه قو بشار الاسد بمينه سرد السلاداري انا اي بري تجمر كريه واين هو ورماوي تجمر بك يعني الزواج شرعيه بانتخابات تنه داوي جي امزان بما وكي دركه ابرا يعني انتخابات ام نزان نجمر باش نباش من نزان انا من نزان تذكر يا جام نزان ما بفكر الفيديو هبال ملكي بيري ما بين بس ما ادري والله بهورناكم
نونو اما شفار عليه نه نورمال يعني قبل انتخابات شبه انتخابات دفي بشكل كي نزيه شبه وانا حاليا بشار بيفتنا يعني ايجو قد انتخابات اخوات شكريه بشار يعني او وقت درك مادي حالي وضع سوريا ابي وخراب تربج يعني كورونا كردين سوريا دبيجنجو تيكلي اوام بهالبجارتين الرجيم تنيا وبيواتيه هجايا قوتنيا جو صندوق هالبجارتنان لدفرين جير دستلاتداريا ريفبريا خسر وينين داني جبلي چاركوشين او لكاري ين رجيمي بالا فرقها قامشلو وهن قندن باشوري باجير گوهین جر دستلاتداریا رژیم سوریه ده لباکور سوریه هلوست انگلری ندوری هلوستا سیاسی پارتین هرمیه گو او دبیجن اوهل بجارتن نراوانه زانا عمر دنگ امریکا قامشلو کرکوک باجارک که دولمندیا سامان خوین سرشتی بناو بانگ لزبلو گمار باجار داگرتیه و خلک باجر جی دروشک خراب دادشی لەنێو زبڵ و خاشاکدا دانیشتووە ماندوو ڕوومەت هەڵبزرکاو مێش بەسەر ڕوومەتێوە نیشتوتەوە حەموودی کە بژێوی خێزانەکەی بە کۆکردنەوەی ئاسن لە نێو زبڵدا پەیدا دەکات دانیشتووی شاری کەرکووکە ئەو شارەی دەوڵەمەندەکەی بە سامانی سروشتی ناوی بە جیهاندا بڵاو کردوێتەوە والله بێتە ئەجار ماڵمان لە خانووی کرێدایە باوکیشم لە زیندانە جود گڕی نەوتی کەرکووک تەنها چەند سەد مەترێک لە ماڵەکانەوە دوورە بەڵام شارەکە و دانیشتوانەکەی تەنها ژەهری دووکەڵەکەی هەڵدەمژن و بێبەش کراون لە خێر و بێری داهاتەکەی بەشێکی زۆر لە خەڵکی کەرکووک لەو پەڕی هەژاریدا ژیان دەگوزارێنن و خراپی ژیان و گوزەران تەواو بیر و خەیاڵی بردوون خاوەنیە بۆ وای لێ ناهات هەموو دەوڵەتێک نەوت دێوێتە خێروبەرەکەت بۆ ئێمە بۆتە بەڵا بای نەوتەکە بەس خەفەتێکە بۆ ئێمە دووکەڵەکەی بۆ ئێمەیە و خانزارسەکە شێراوە بۆ ئێمە خوا دروستمانی کردەوە خەفەتم دووکەڵا خۆی کاتێک بەنێو کەرکووکدا گوزەر دەکەی دەوروبەری جادە و شەقامەکان بە زباڵەدا پۆشراون سەر هەموو کۆڵانێکی شارەکەش زبڵ هەڵدراوەتەوە بە شێوەیەک شار خەریکە دەبێتە زباڵەخانەیەکی گەورە خەڵکی شارەکەش جگە لە خەم و خەفەت چی دیکەیان لەدەست نایەت فەرموو بەم ڕۆژە جێژنەیە ئاپێتان بازارەوە هەر هەمووی زبڵە خۆزگار دوێنێکە بەهات ناتان بازارەوە بدانە ئەلەم سەرەوە بۆ ئەو سەر هەمووی زبڵ بووە کەی منطقە ڕۆی هەمووی پر زبالەیە نا بەلەدیایە نا خەدەماتە هێر چشتی نییە هەر کۆڵانێک و دوولۆری زبڵی لێە ئارە وەڵا زبڵ خەریکامان خوان وەک دەوترێت چێشتی فرەکابان سوێرە ئێستا دۆخی کەرکووک هاوشەوەی چێشتی فرەکابانە خاوەنی زۆر بەڵام شار وێران موضوع كركوك موضوع فيه قصد في هذا المجال عدم توفر تەرخانەکردنی پارەی نەختینەیی بۆ شارەوانی کەرکووک بۆ بواری زبڵ و خاشاک بەمەبەستە کە سەرۆکەکەی برادێکی کووردە اللي هو مدير بلدية محافظة كركوك هەموو لایەنەکان دۆخی کەرکووک بەم خراپێ دەبینن دەشزانن خەڵکەکەی لە چی حاڵ و گوزەرانێکدایە هەمووشیان لێ بێدەنگن بەڵام چەند مانگێکی تر و لەگەڵ نزیک بوونەوە لە هەڵبژاردن کەرکووک هێندە خاوەنی بۆ پەیدا دەبێت دانیشتوانەکەی قەرزار دەکەن دڵشادەنوارە دەنگی ئەمریکا کەرکووک بەشی چاندی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەژێر دروشمی فەرەڕەنگیمان سەرچاوەی جوانی و بەهێزیمانە سێمین کۆبوونەوەی خۆی لە هۆنەری شێوەکاری ئەمجارە لە شاری تەبقە بە بەشداری هونەرمەندانی چەندین شارێکی باکووری سووریا بەڕێخستووە. دەستایە چاندە یا باکوور و ڕۆژهەڵاتە سووریێ هەڤدیتنە ڕۆژئاوا یا هونەرە شێوەکاریە سەیەمین دبن دروشمەیە هەمەرانگیە مە ژێدەرە بەدەوی و هێزە مەیە ئەلدەرخست vê carê li bajarê Tebqa tê eldarxistin. Bi beşdarbûna şêwekarên ji gelek bajarên navçeyên Bakurê Sûriyê.
روجا سيامينج هديتنا روجا أفا يا سيامينة شو أمج روجا شاشة ما هي شاشة بولانة ما دست بيكت وبشنجا أمج هديتنا ما بردوام دك حياني يازده ما هي هديتنا ما سرد بشاية بشك جي أمج ورشة عمله وشاش روجا بردوامك شو شوكاري جو بجداري في هديتني بونه بس شهر شوكارن جهمو بيك هاتيانا وأمج جهمو باجاري باكرو رجلات سورينا ولاتین باجار طبقه سردانا ورکشوپا هنر شیواکاری دکن و تابلوین شیواکاران میزه دکن و هر شیواکارک چیروک و واتای تابلوین خواه جمیوان را زلال دکه از خو هاتم ده درکه برا جمره يعني تشتكي تقدمي بيان تنمي بيج كاري مرة من ذلك كاتشكك سمكر أم بين بعربيت بين حين أغمض عيني تش خيالان دي بينم تش خيال من هيفين من تشينا الدنيا هذا من بورتشيكر كاتشك تشافي خاطرتنا حرنجك ده خيالك حلمك يعني بين هيفيكي إشغيتي ضهنا حر إشغياك حر إشغياك كوباد بيت ده هدفي هناك إشغي قرتنا هناك فكرنا حر يك ده خيالك وهدفك شیواکارن بشدار لگوری خیال و ایشگین لدردور خواه تابلویان به هستین خواه خیز دکن و پرانیا تابلویان پای و روشا جواکه و آستنگین جیانش رو بدکن من لوحات بردام شركة كرنا لوحات من السر تاني بني تشارد قولي فقر انه تنقوم شوري بكي سر حول بشكل ملاتك بشكل عام تقريبا نيفي ملات ونيف حزنية ونكون تشتي ندير خالد داخل يعني كاتم ما نكونش كثير هر ساله دسته چانده لباجاره کی هفدیتنا روش آوا یا هنری لدار دخار که تابلوین دوه ورکشوپا هنری دا تنها خیز کرن ده 18 تا 21 ماه گلانه لناونده چاند و هنر محمد شیخو لباجاره قامشلو بینه پیشکش کرن ریبر کولو دنگی امریکا طبقه بله بینرین هجا لور کرد کنکشن ایرو بداویتم به هیوینت شتیم پیشکشگیری به دل وابون حتی جارا به کار من جانی دیلانو از صالح دمیجر سلاو و ریزن خواهجوارا هم دشینن بمینن دناف خیر و خوشیه ده